سەحابەی پایەبەرز جێنشینی پێغەمبەر صلی الله علیه وسلم با بچین تۆزە خزمەت سەحابە بۆ بەرەکەتی مەجلیس و شەوەکەمان. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێک بوو لە دوو سەرسەختترەکەی ئیسلام، دوو کەس زۆر ڕقیان لە موسڵمانان و پێغەمبەر و ئیسلام بوو. دوو کەس، یەکەمیان کابرایەک بوو ناوی عەمری کوڕی هیشام بوو کە دواتر بە ئەبوو جەهل ناسرا، تەواوی جوهدی خۆی بووە لە ناوبردنی ئیسلام خست بۆ کار، هەتا بە کافری کوژرا. دووەمیان عومەری کوڕی خەتاب بوو، لە ناخەوە دژی پێغەمبەر و موسڵمانان و سەرکوتکردنی ئەهلی ئیسلام بوو. ئەم پیاوە یەکێک بوو لەو کەسانەی تەواوی ژیانی خۆی لە سەرەتاوە دانابوو بۆ بنکردنی موسڵمانان، بەڵام کافرێک بوو، مەردایەتی هێشتا تێدا بوو، هێشتا جوامێریەکی تێدا بوو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەیری کرد ئەم دوانە، عەمری کوڕی هیشام ئەبا جەهل ڕئیسی قەومێکە، دەسەڵاتدارێکە، عومەریش پیاوێکی بە شەهامەت و جوامێرە، مەلەفەکەیان ڕەوانەی ئاسمان دەکا، یا ڕەبی خوایە. ڕۆژێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو سەحابەدا دەستەکانی بەرز دەکرێتەوە لەلایەن سەحابە و ئامین بۆ دوعاکەی دەکرێت، یا ڕەبی خوایە ئەم ئیسلامە عەزیز و سەربڵندکەی بەهێزیکەی بە یەکێک لەو دوو عەمرە، یان عەمری کوڕی هیشام یان عومەری کوڕی خەتاب. سبحان الله، ئەو دوعایە دەکات، دوعا بکە، قەت مەڵێ فڵان کەس پێویستی بە دوعانێ بەخوا قەت خوا هیدایەتی نادا. لەو دوانە بۆیە نمونەم پێێنانەوە خراپتر و سەرسەختتر نەبووە دژی ئیسلام و پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا مەلەفەکان ڕەوانەی ئاسمان دەکات، یا ڕەبی خوایە بە یەکێک لەو دوانە ئەم ئیسلامە عەزیزکەی. چەند جوانە ئیسلام بەهۆی تۆ سەربەرز بێ، ئیسلام خاوەنەکەی خوایە، بەڵام چەند جوانە بەهۆی تۆوە ئەم ئیسلامە بڵاو بێتەوە. تۆ یەک کارەکتەری بچووک بی، بەخوا خۆشە تۆ خزمەتکاری مزگەوت بی، خزمەتکاری گەیاندنی ئەم پەیامە بی بە هەر شێوەیە کە بۆت دەکرێت، بەخوا کەسی لێ مەحروم نابێ. هەلانی کەم بەدڵ عەرزم کردن مزگەوتێکی ئاوا بە ئاوەدانی دەبینی لە دڵەوە فەرەحی بەدڵ تا دێ، ئەخەی خوایە ماڵەکەی تۆ ئاوەدانی ئیسلام عەزیز و سەربڵندە، تۆ بووی بە کاراکتەرێکی گەورە، هەر خۆشە، هەر بەدڵیش لەگەڵ نەبی ئەی هاوار، بەدڵیش بە سەرکەوتنی موسڵمانانی زعاج بی، ئەی ماڵوێران تر نوێژی چیەکەی پەنا بەخوا، بەدڵ لەگەڵ بە، بەکار لەگەڵ بە. دەفەرمێ ڕۆژە لە دارونەدۆ کۆ دەبنەوە، پێغەمبەری خوا قەزدەکەی ڕەوانەی ئاسمان کردو، خودایە من ئەوەندەم لەسەر دوعا بکەم فڵان کەسەکان هیدایەت بدەی، تۆ حەقی خۆت ئەزانی کێشایەنە، من لێ دەگەڕێم تەواو. لە دارونەدۆ کۆبوونەوانەوە باسی فراوانبوونی ئیسلام دەکرێت، ئەڵێن چێ پێ محەممەد بکوژێ، چێ ئەم کارەی پێ دەکرێت، کاکە عەبدولمەناف زۆر و دواتر دەبێت شەڕی عەشایری و تۆڵەمان لێ دەکەنەوە. عومەری کوڕی خەتاب دەڵێ من ئەو کارە بۆ من دانێن، من دەیکوژم، دواتر خۆم تەسلیم بە خاوەنەکەی دەکەم بە کەسوکاری بابم کوژنەوە، خوێنی مرۆڤێک هەر مرۆڤێکە. ئەبوو جەهل و جەماعەتیش هانی ئەدەن، ئافەرین ئەی مەرد، دەی بڕۆ، دەی ئەم کارە بە تۆ دەکرێ. ئەڵێ هاتمە ماڵەوە، تەواوی ئەو شەوە بیرم دەکردەوە کە پێغەمبەر بکوژم، بەیانی دەوری چەشتەنگا و خۆر هەڵات بوو، خۆرە تاوێکی گەرم خۆی بۆمان دەژێڕێتەوە. دەفەرمێ شمشێرەکەم سووا لە چێلانەکەی دەرم هێناسیە، چوارجار بە یەکم دادایەوە، تەواوی دەمارەکانم دەجوڵان، ئەمڕۆ دەبێت کۆتایی بە ئیسلام و موسڵمانان بێنم، ئەبێ ئەمە ئاینە لە بن بڕ بکەم، چونکە نابێ ئاینەیەکی عەرەب کە هەزار ئەوەندە ساڵە هەیە و بتپەرستی هەیە، چۆن دەبێ محەممەدێک بێ و لە کتوپڕا هەمومان لێ تێکدا، چۆن سوکاتی بە خوایەکانی باو باپیرانمان بکرێ. حەماسەتێکی گەنجانە گرتبوومی، ڕۆیشتمە دەرەوە لە ماڵ، ڕۆیشتم نێوچانم ئاگری لێ دەباری، تووشی پیاوێک بووم ناوی نوعەیمی کوڕی عەبدوڵڵا بوو، ئەم پیاوە بەدزیەوە موسڵمان بوو، بەڵام کەس نەیەزانی، ئاشکرای نەکردبوو. تووشی بوو زانی عومەر بەتەمای کەتنێکە، وتی عومەر بەتەمای چی؟ وتی ئەمڕۆ چم محەممەد دەکوژم، ئەمنی وەڕۆی دەنگ و باسی گەورە لە مەککەدا بڵاو دەبێتەوە، بە هەموو دنیادا بڵاوی دەکەمەوە، ئەبێ ئەو کەسە من بم، بڕیاری خۆم داوە. ئەم کابرایە زیرەک بوو، نوعەیمی کوڕی عەبدوڵڵا، وتی بەخوا ئەم کابرایە خراپەی پێ دەکرێت، ویستی بەڵاکە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لادا، وتی نانا بترسە ئەم کارە شەر و ئاسان نییە، خۆ کابرا لە کولۆرەدا ناتۆتە دەرەوە، بەخوا خوێنت حەڵ ناچێەوە ماڵەوە دەتکوژن خزمەکانی، با کافریش بن، دەبێتە کێشەی عەشایری و دوژمنداری لە ناو مەککەدا. دەنگیان بەرز بەوە بەرامبەر یەکتر، وتی دیارە تۆش گومڕابووی، گوت بە موسڵمانان دەگوت گومڕا، دیارە تۆش نوعەیم گومڕابووی، ئەگە گومڕابووی با هەر لە ئێستا لە تۆ دەست پێ بکەم. وتی نانا ئەوەندە پیاونی، ئەگە پیاوی بڕۆ بەلای خوشکەکەت، وتی با لە خۆمی دوور خەمەوە، با لە پێغەمبەری خوای دوور خەمەوە، هەر چۆنێ بەڕەم بێ لەگەڵ خوشکەکە شتیوانەکە. وتی خوشکەکەم کامە؟ وتی فاتیمەی خوشکیشت موسڵمان بووە، بۆ معلوماتت ئامۆزاکەت سەعیدی مێردیشی موسڵمان بووە. وتی چۆن؟
وتی ئەگەر ئازای بڕۆ بۆ لای ئەوان تۆمە لە ماڵی خۆتەوە دەست پێ بکە وەڵڵای یەکسەر ماڵی پێغەمبەری بەجێهێش ئاراستەکەی پێگۆڕی ها زیرەک زۆر بە وریایەوە ئەم بەڵای لە پێغەمبەری خوا لادا ناردی بۆ ماڵێک نە نوعەیم زانی دەچێتە ماڵەوە بە کافری نە عومەر بۆ خۆی دەیزانی بە کافری دەچێتەوە ماڵە بە موسڵمانی تی لێ دێتە دەرەوە ئەڵێ کە لە دەرگامدا دەرگاکەم ڕاوەشان داخرا بوو گوێم لێ بوو قورئانیان دەخوێن لەو دیەوە خەبابی کوڕی ئەرەد بەو ژنومێدە دەرسی قورئانی پێدەکوتن ئەڵێ کە دەنگی عومەریان بیزوتی دەرگاکە بکەنەوە لە ترسانە خەباب ڕای کرد پەڕەی قورئانەکە لە دەستی کەوت لە ترسانە فاتیمە و هینیش خۆیان کۆ کردەوانێ و خێرا فاتیمە شو دەرگاکەیەوە کاکە گیان فەرم وەردانیشتە لە شێوەیاندا دیارە ئینسان کە ترسێکی بۆ دێ و شتێکی کرد بێ وتیەوە چی بوو گوێم لە ورتە بوو دەنگێک دەهات بەخوا کاکە قسەی خۆمان دەکرد ئەوە لە لای ماڵی ئێمەوە نەبوو داخۆ لەو کۆڵانەی ئەو دیو بووە ئیمامی عومەر چای بە قورئانەکە کەوت پەڕەکە لەوێ کەوتووە وتیەوە تا وەرە موسڵمان بوون پەلاماری سەعیدی زاوانیدا سنگی ڕاکشە و یەک زلەی لێدا خوێن لە لوتیەوە هاتە دەرەوە فاتیمە پەلاماری دەوتی تخوا کاکە لێمەدە تخوا وای لێ مەکە وتی هەی دوژمنی نەفسی خۆت بیستمە تۆش موسڵمان بووی بە فاتیمەی خوشکی بە هەموو کەیفی خۆی زلەیەکی لێدا ئیمامی عومەر زۆر بەهێز بوو خوێن لە دەم و لوتیەوە دەرپاڕی خوێن بەسەر سنگی هاتە خوارەوە ئەو ئافرەتە دەڵێت کە ئەوەم لێ کرد وتی دەبەڵێ پێت خۆش بێ و پێت ناخۆش بێت چیل لە دەست دێ و بێ منەت بە بەڵێ خۆم و مێردەکەم موسڵمان بووین ئەڵێ قەتم نەبینی بوو فاتیمە بتوانێت دەنگ بەسەر کەس بەسەر مناز بەڕێز کاتەوە پەلامارم دا ئەوەرە وتم لەسەر ئەمە چێ دەیخوێنن پەلاماری داوتی دەستی نەکەیتە تۆ پیسی بڕۆ خۆت بشۆ بڕۆ دەست نوێژ بگرە ئەمە کەلامی خوایە گەورەی ئەو ئیسلامم بۆ دەرکەوت ئەمانە زۆر مەبدەئین ئەمانە بڕوا یعنی قبوڵ ناکەن لە کەس کاتێکیش دیسانەوە ناخم سووتا خوشکمە کە ئەو خوێنە بە دەمولوتیا دەهاتە خوارەوە هەستێکم جوڵا هێشتا هەستی مەردایەتی مەرد تێدا بوو ئەو خوشکەی خۆم چی لێ کرد وتم بابی خوێنمە وتی بڕۆ دەمو چاوت پشۆ دەستت پشۆ قاشت پشۆ بە پیسی دەستی مەکەیە بەڕێزان ئێمە ئەم قورئانە ئەمڕۆ ئاوا بۆم تەبعەت جوانە بەو قەڵەم قورئان خوێنە لەبەر دەستایە تخوا سوێنتان دەدەمی وایە ساڵ و ساڵ باوەڕ ناکەم سوورەتێکی قورئانی خوێن بێ سەحابە ئەو دینە ئاوا گەیشتە ئێمە ئەو قورئانە ئاوا بەدزیەوە یەکێ لە ژوورەوە پێت بڵێ و بەو هەموو مەترسیەوە وەکو مادەیەکی ترسناک لە ماڵتا لەلایەن ئاسایشەوە بگیرێ ئەوە هاتوونە سەری ئەو قورئانە ئاوا لە ماڵەکانماندایە بەو هەموو جوانیە بەو هەموو ئاسانکاریە لەو موبایلەتایە ڕۆژێک بۆ ئاەتێکت خوێن بێ ئەبێ بە خۆمان دابچینەوە ئەمە شەوی قەدرە شەوی نزولی قورئانە بەڵێ عومەر خۆی شت دەم و چاوی شت دەستی شت هاتەوە قورئانەکەی بەدەستەوە گرت پیاوێکی شاعیرە پیاوێکی خوێندەوارە چی بوو سوورەتی خوێند ئەو سوورەتەی کە خوێندی سوورەتی طه ما أنزلنا عليك القرآن لتشقى إمام عمر دەفەرمێ قسم بەخوا کە خوێنمەوە موسولکە بە هەموو لەشما هات من زۆر کەلام و شعرم بیست بوو بەسەوە یەکەم جارم بوو بەڕێزان زۆربەی کەس کە دوژمنی ئیسلامە ئیسلامی نەبینیوە هەر لە زمانی خەڵکەوە بیستویەتی لێگەڕێ بابی بینێ قورئانی خوێندەوە دەڵێ کە قورئان چەند کۆپلەیەک لە ئاەتەکانی سوورەتی طه ما أنزلنا عليك القرآن لتشقى خوێندەوە ئەڵێ وتم باشە قڕەش لەبەر ئەمە ڕادەکەن خۆمە هەمووی جوانیە خەبابی کوڕی ئەڕەد ڕای کرد لە پشتی گۆزە و دیزەوە خۆی شاربەوە وتی عومەر موژدە بێ لەوە ئەچێ دوعاکەی پێغەمبەری خوا بۆ تۆ گیرابوو بێ ئەمڕۆ دوعای کردوێنێ یان تۆ یان عەمری کوڕی هیشام یەکێکتان ئیمان بێنن ببنە مای سەربەرزی ئیسلام موژدە لێ بێ بەڵکو تۆبی ئەڵێ وتم موسڵمان دەبم سوبحان الله بە کافری چۆ ئەو ماڵەوە بۆ لێدانی ئیسلام چوو بوو بە چنێتێک لە ماڵەوە هاتووە دەرەوە عاقبەتی بەخێر گەڕا موسڵمان دەبم هەستێکیان فاتیمە لە خۆشیانە بەو هەموو خوێنەوە باوەشی بە براکەیە کرد ئۆ خەی کاکە گیان ئۆ خەی ڕزگارت بوو هەموو هەرسێکیان دەستیان کرد بە گریان ئیمامی عومەر فەرمووی دەچم بۆ لای محەممەد شایەتمان دێنم لەکوێیە وتیان لە ماڵی ئارقەمە ماڵی ئارقەم ماڵێک بوو لە دەرەوەی مەکە لە گۆشەیەکە بەدزیەوە سەحابە یەکتریان تیا دەبینی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو شوێنەدا بەدزیەوە ئەم قورئانەی گەیاندووە ئەم ئیسلامە بە بێنازی هات بەڵام دوای عیزەتی وەرگرت هەموو سەرزەوی گرتەوە ئەوێ هەر بە عیزەتیشەوە بژیا زۆر بە جوانی هاتوۆتە بەردەستمان ئاسان تخوا نازی بگرن تخوا بێنازی مەکەن ئەم قورئانە ئەمانەتە لە ئەستۆی ئێمەدا منداڵەکانتان لەسەر قورئان ڕابێنن دەست بەدەست ئەبێ بگا زۆر بە ئاسانی هاتوۆتە بەردەستی ئێمە بەڵێ دەڵێ بەرەو ماڵی ئەرقەم بەڕێکەوتم شمشێرەکەم هەر بەدەستەوەیە
سەحابەکەیم کە حەرەز بوو لە بەر دەرگاکەوە لە کونیەکەوە دەیڕوانی داخۆ چێ نزیک بێتەوە بە سەحابە و پێغەمبەر بڵێ خۆتان پەنادان ئاگادار بن هێرش دەکرێتە سەرمان وتی ئەی هاوار عومەر هات هەموو سەحابەکان لەرزێکیان لێ هات عومەر دڵڕەقە بەخوا پێغەمبەریش لەو کاتەیە لەوەیە یەکەم کەس دەخەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەگرێ خەمی ئەو نورانە ئەترسین پێغەمبەر بکوژێ ئیمامی حەمزە تازە موسڵمان بوو تەڵحەش لە تەنیشتیا بوو ئیمامی حەمزە فەرمووی مەترسن ئەگەر هات گوێ بگرێ بۆ چاکە باشە ئەگەر نەبوو بەرەو ڕووی دەبینەوە خۆ ئەومان لێ نایە ئەو خوێن لێ بێ قابلت چییە ئەبێ بەرەو ڕووی دەبینەوە یەخەی دەگرم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی حەمزە دانیشە کەس نەچێ بەرەو ڕووی ئەو بە لای من دێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەموو کەس بەغیرەتتر بووە خۆی دەکرد بە قوربانی کەسی نەدەکرد بە قوربانی خۆی دەرگاکەی کردەوە یەخەی ئیمامی عومەری کرد عومەر هاتووی بۆچی عمر ڕوو بکە خوا عمر من دوعام کردو خوا هیدایەتت بدا ئیمامی عومەر باوەشی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم دا کرد ئەی پێغەمبەری خوا هاتووم بڵێم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله مسلمان بوم پێغەمبەری خوا فەرمووی الله ئەکبەر تەواوی سەحابە فەرموویان الله ئەکبەر دەنگی الله ئەکبەر و گریان لەو ماوەیە بەرز بووەوە ئیمامی عومەر هەر لەو مەوقیفەیە وتی ئێستا دەچم بۆ لای ئەبوو جەهل ئێستا دەچم بۆ لای کابرایە کە قسە لە دەمیان ناوەستێ بۆی بە هەموو دنیادا بڵاوی کاتەوە کە عومەر مسلمان بووە ئەی پێغەمبەری خوا تەواوی مە لەسەر حەقین بڕۆن لە بازاڕە نوێش بکەن بڕۆن لە کەعبەیە نوێش بکەن ئەم ئیسلامە لەسەر دەستی عومەر عیزەتی وەرگرت خاڵی وەرچەرخان لە مێژووی ئیسلامدا چاو لێ بڕێزان لە کەس ناومێد مەبە من كان آخر كلامه لا إله إلا الله أو عمري كاتك كليلاي كتي حنتما ڕۆژە بینی تۆزە نەرمە و خواحافیزی لە موسڵمانانێکی ئافرەت و منداڵ و پیر دەکا کە بەرەو حەبەشە دەڕۆن وتی قەت عومەرم وەکو ئەمڕۆ نەرم نەبینیوە لەو کاتەدا پیاوەکەی کە هاتەوە ناوی عامری کوڕی ڕەبیعە بوو وتی چییە كأنك قد طمعت في إسلام عمر ئەوە دەڵێ تەماحت هەیە لە ئیسلامبوونی عومەردا وتی بەو خوا لەوە ئەچێ ئەو پیاوە خەریکە تۆزە نەرمی پێوە دیارە وتي إنه لا يسلم حتى يسلم حمار الخطاب ده والله قد أو عمر مسلمان نبي حتى كركي ماضي خطابي باوشي مسلمان نبي أو كرم مسلمان بعمر مسلمان نبي قد بالريال لسر كزمده چندي كافر به كشي هر أو عمرية لتنيش بيغنبري خوا ودني أجري صلى الله عليه وسلم أو كسيك خلق بالرواي وابو قد مسلمان نبي نكر مسلمان بو هر چی مسلمان تا قیامت دەچێت سەلامی لێ دەکات لە تەنیش پێغەمبەری خواوە نێژراوە بەڕێزان ئێوە لە بەختەوەری چەشتوتانە کە ئەهلی مزگەوتن تکاتان لێ دەکەم ئەم بەختەوەریە بگەێنن بە زمانی شیرین بە ئەخلاقی جوان کورە کاکە خەڵک بانکەم بۆ مزگەوت ئێمە خەڵک هەبوو ئەلحەمدولیلا سەرەتای ئەم مزگەوتەکە کرایەوە مانگوی ئەو قاعەیە چێ دێ با نوێژ نەکا گوێ لە خوتبە بگرێ خەڵک هەیە ئێستا ئەهلی ئەم مزگەوتەیە ئەلحەمدولیلا لە سیارەیە گوێ لە خوتبە دەگرێ برادەرمان دەیهێنا لەناو سیارەکەدا نەدەبەزی ئێستا پێنج فەرزەی نوێژ و جومعەکانیش دەکا بیهێنە خۆ زەرەر ناکەی کاکە دەگوێ بگرە برا ئەگە بەدڵت نەبوو دوای وەری مەگرە خۆ پارەمان لێت ناوێ خۆ دەنگمان لێت ناوێ خۆ هیچمان لێت ناوێ هەر یەکێک لە بەڕێستان دەتوانی هاوکار ڕەفیقێکی خۆت بێنی کاکە یەک جا وەرە بۆ جومعە یەک شەوی قەدری ئاوا وەرە خۆ ئەم هێمنایەتیە ئەم دڵە خۆشە لەکوێ دەست دەکەوێت بەخوا لە یەک مەجلیسا دەست ناکەوێت بەخوا خەڵک نەیچێشتووە ئەم تامە هەنگوینە شیرینە ئەگە بیچێشێت دوای وازی لێ ناهێنێت ئالوودەی دەبێ بەس سەرەتاکەی زەحمەتە